گەرمیانیەکان بۆ سێم ساڵی لەسەریەک درێژەیاندا بە ئەنجامدانی سونەتێکی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کە ئەویش تەکبیراتی ڕۆژانی سەرەتای مانگی زیلحیجەیە. بە بەشداری سەرجەم چین و توێژە جیاوازەکان لە نێوبازاڕی قەزای کەلار بە تەکبیرات کەژاوەیەکی ئیمانیان ڕێکخست و ئەو سونەتە لە بیرکراوەیان زیندوو کردەوە. منای خۆی گەورە میهرەبان دیارە ئەمساڵ سێم ساڵە سەریە کە ئێمە سونەتی تەکبیرات زیندوو ئەکەینەوە و ئەلحەمدولیلا شکر بۆ خۆی گەورە ئەمساڵ خەڵکێکی زیاتر هەڵبەدەمانەوە بۆ ئومێدەکەم ئینشاڵڵا ساڵانی تریش پێویستی بە کەسمان نەبێت و خۆی بڕۆتە ناو خەڵک و داواکەم لە هەموو شارەکانی کوردستان و جیهانی بەگشتی ئەم سونەتە زیندوو بکەنەوە و شەرمیش نەکەن. ببینین خەڵک لە بێدینیە خەڵک بێدینی بڵاوکەدە شەرم ناکە. ئێمە بۆ ناوی خوا بۆی شەرم بکەین بۆیە داواکارم لە مسلمانان چیتر شەرم نەکەن و ئەم سونەتە زیندوو بکەنەوە و ئاماجی تەریکمان لەمە زیندووکردنەوەی ئەم سونەتەیە کە چەندە ساڵ نەماوە. داواکەم لە خوای گەورە کەلیمای قبول کرد بێت و بتوانین ساڵانی تر ئینشاڵڵا پێکەوە زیندوو بکەین. هاوڵاتیان بە پەرۆشیکی زۆرەوە ساڵانە بەشداری لە زیندووکردنەوەی ئەم سونەتەدا دەکەن و مامۆستایەکی ئاینیش باس لە گرنگی و زۆری پاداشتی زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خۆشەویستمان دەکات. خۆشەویستانم تەکبیرەیەکەوە ئێستا لە شاری کەلار ئاکرێ لە پایتەختی گەرمیان ئەم تەکبیرە لە کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو بازار لە ناو کۆڵانەکانە ئەم دەڕۆژە کراوە بۆ گەورەڕاگرتنی دینی خوای پەروەردگار بۆ یادخستنەوەی ذکرەکان کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لە کاتێکەوە هەر سونەتێکی من مردوونە ناو ئومەتەکەمدا هەر کەسێ زنووی بکاتەوە ئەوە خوای گەورە هیدایەت و تۆفیقی ئەو خەڵکە ئەدا لەو شوێنە بەهۆی هیدایەتی ئەوانەوە خوای گەورە لەو کەسانە خۆشە بێ کەوا سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندووکەنەوە. ئێمەش لێرا وەکو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامادەین هەموو کات خۆمان و باوک و برا و خزم و کەس و کارمان ژیانمان ببەخشن لە پێناوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمە سونەتێکی گەورەیە کە لەم ڕۆژەی لە ڕۆژی عەرەفەیە سونەتی سەحابەکانە ئەبێ زیندوو بکرێتەوە لەناو بازاردا بە شێوەیەکی بەرفراوان لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە بەربڵاوی لەناو بازارەکان و کۆڵانەکاندا بە تەکبیرکردن لەم ڕۆژەدا ئەکرا. بەڵام ئێستا ئێمە بۆ شەرم بکەین کە بێدینی بڵاو ئەکرێتەوە بۆ شەرم نەکەین کەوە زیندوو بکەینەوە ئەم ئیسلامە لەناو خەڵکدا بە تەکبیرات هەڵبەسن ئینشاءڵڵا لە ڕۆژی عەرەفاتدا. وەڵڵا ئێمە سونەتێکە لە سەردەم پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ سەحابی کردێسی و تابعین و پیاوچاکان هەمووی کردێسی ئینشاءڵڵا حەزەکەین لە کوردستانی زینی بێتەوە. تەکبیراتی ڕۆژانی سەرەتای مانگی زیلحیجە سونەتێکی پێغەمبەری ئازیزمانە درودی خوای لەسەر بێت کە هاوڵان گرنگیەکی زۆریان پێداوە و لە دەڕۆژی سەرەتای مانگی زیلحیجەوە کە بە نۆمینەی حاجیان ناسراوە کوچە و کۆڵان و گەڕەک و ناوبازاریان پڕ کردووە لە تەکبیرات. لە گەرمیانیشەوە ساڵانە ئەو سونەتە پیرۆزە زیندوو دەکرێتەوە. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.